لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني نوتسال لوانا كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامندي خواهي قول وهوادان اوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين. بەڵێ خۆشەویستان ئەو ئاتە لەگەڵ ئاەتی دواترێ ئەو دوو ئاتە پێشترش خوای گەورە سوبحانەوە وتەعالا باسی کرد لە سەرەتای باسکردنی بەنی ئیسرائیل. لێرەش لە کۆتایی ئەو بابەتەدا عینی بە بیریان دەینیتەوە ئەوجا دێتە سەر باسی سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام. ئیتر وەکو باسمان کرد خوای گەورە سوبحانەوە وتەعالا کاتێکەوە بە بەنی ئیسرائیل بانگیان دەکاتن وەکو گوتمان ئیسرائیل نیسبەتەن لە بۆ یعقوب عەلەیهی سەڵات وەسەلام کە پێی دەگوترا ئیسرائیل واتە العەبد الصالح واتە ئەینەوەی ئەو بەندە صالحە. اذكروا نعمتي التي أنعمت عليكم باز بکەن تاوەکو شکرانەی بکەن ئەو هەموو ناز و نیعمەتەی کەوا بەسەرم داباراندن وأني فضلتكم على العالمين. وهروها خوای گەورە سوبحانەوە وتەعالا بە بیریان دەینتەوە لە زمانی خۆی لە کاتی خۆی خوای گەورە سوبحانەوە وتەعالا ئەوانی تەفزیل کردبوو بەسەر هەموو عالەمینی ئەو زەمان ئەو کاتدا وەکو لەوێندەرێ باسمان کرد. مان لە دوای هاتنی ئومەتی ئیسلام و هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ئومەتی ئیسلام كنتم خير أمة أخرجت للناس خەیریەتی پێبەخشرا لە دوای ئەوەی کەوا ئەو بەنی ئیسرائیلە فعلا بەپێی ئەو بەرنامەی کە خوای گەورە سوبحانەوە وتەعالا لەسەر زمانی پێغەمبەرانیان عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆیان ناردبوو ئینحرافیان کرد و دەستبەرداری بوون. ئیتر خوای گەورە ئەو خەیریەتەی لەوان وەرگرتەوە و بەخشی بە خەیری ئومەتەکان کەوا ئیسلامە. واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا. خۆتان بپارێزن لە ڕۆژێک کەوا ڕۆژی قیامەتە لا تجزي نفس عن نفس شيئا. هیچ نەفسێک هیچ کەسێک هیچ شتێکی لەو کەسێشتر پێ ناکرێ هیچ کەسێک هیچ شتێشتکەی لەو کەسێشکە پێ ناکرێ ولا يقبل منها عدل ولا تنفعها شفاعة. جا لێرەدا لەگەڵ ئاەتکە پێشووتری کە خوای گەورە وای فەرموو بوو كمك جیاوازی هەیە لەوێندە فەرمووی ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل. کاتە شەفاعەت بە پێش خسترا بوو عدلەکە بە دوای خسترا بوو. لێرە عدلەکە هاتە پێش شەفاعەتەکە لە دواترە. ئیتر دیارە عدل واتە فیدیە شەفاعەتیش دیارە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە بەو شێوە لێرەدا فەرموویەوە یەکە لە بەلاغەتەکانی قورئانی پیرۆز کەوا خوای گەورە کە شتێک تکرار دەکات و تەغییرش تێدا دەکات و بە تەئکید حکمەتیشی تێدا. دیارە شعراوی ڕەحمەتی خوای لێ لە تەفسیرەکەیدا باز دەکات لەوەی کەوا حکمەتەکەی ئەو پاش و پێشخستنە کاتێک کە لەوێن دەرێ شەفاعەتی بە پێشخستێ و ئەوجا عەدلی لە دواتر باز کردیە. ئەوەیە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باز لە دوو کەس دەکات نەفسێک لەگەڵ نەفسێکی دیکە لا تجزی نەفس عن نەفس شەیئا. ئەو دوو نەفسە یەکێکیان دیفاعی لێ دەکرێت ئەوەی تریان دافعە ئەوی دیکەیان هاتیە بەهانای دابێکەواتە یەکێکیان لە حاڵەتێکی ناخۆشە ژمارە یەک ژمارە دوو هاتیە بەهانای بێ. ئیتر دەفەرمی لە ئاەتکەی پێشووتر کەوا شەفاعەتی بە پێش یەخستیە ئەوەیە کەوا باز لە نەفسی دووەم دەکەواتە نەفسی دووەمە هاتیە کاتێکەوە تکا دەکا لە بۆ نەفسی یەکەم جار ئەوەیە کەوا شەفاعەت دەکا. ئەگەر شەفاعەتەکەی قبول نەبی ئەوجا دەڵێ دەی فیدیەی دەدەم. ئیتر فیدیەشی لێ قبول ناکرێ. بەڵام ئەوەی لێرەدا باس کرایە ئەوە نیسبەتەن لە بۆ نەفسی یەکەمە لە بۆ نەفسی یەکەم کەوا بەخۆی لە واقعەکەیدایە و لە حاڵەتی تنگانەدایە یەکەم جار عەرزی فیدیە دەکاتن. ئەگەر ئەو فیدیە هەموو زەوی و ئەوەی کەوا لە زەویدا هەیە و ئەوەندەشی هەبیتن عەرزی دەکا کەوا خۆی پێنەزاتدا لێ قبول ناکرێتن ولا يقبل منها عدل
و هەروەها لە دوای ئەوەش ئەوجا داوا دەکا خەڵکانێک بێن شەفاعەتی لێ بکەن ئەویش قبول ناکرێتن ولا تەنفعها شەفاعە ولا هم ينصرون و هەروەها ئەوانە کەسانێکن هیچ هێز و توانایەک نییە بتوانی لەو حاڵەتەی ئەوان تێدان لەو عەزابەی ئەوان تێدا بەسەریان بێخی با بڵێن نەجاتیان بدا لەو وەزع ناخۆشەکەوە تێیدانە لەو عەزابەی کەوا دەریان بینیتن هیچ هێز و توانایەک نییە لەژێر عەزابی خوای گەورە دەریان بینی. ئیتر وەکو لەولا باسمان کرد کە کاتێکەوە لێردا دەفەرمی شەفاعەت بەهانایان تەبعاً لەبەرەوەی باس لە باسی کەسێکی کافرە بەڵێ کەسی کافر هیچ کەسێک بەهانای نایە لەبەر ئەوەی ئەو کەسەی کەوا شەفاعەتی لۆ دەکرێت بەڵێ شەفاعەت خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیثباتی کردە لە بۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و هەروەها وەکو هەندێک لەزانان دەفەن لە بۆ شوهەدا و لە بۆ عولەماش والله أعلم شفاعته طبعا الشهيد كان بنص حديث بيغمبر صلى الله عليه وسلم وهروا علماء دلين علماش شفاعته والله أعلم بلام شفاعتي بيغمبران عليه الصلاة والسلام وهروا الشهداء وأجر علماش هيان بي ديار أو شفاعته لبو كسانة إيمان دار موحدة لبروي شفاعة كردن وتكا كردن إلا كاتيك دبي يكم زار خواي قول إذن بداتن بوي كوا كسي تكاكار تكابكا دوام رازي بي لو كسي كوا شفاعتي لو ذكري لشي رازية لو كسي كوا أهل التوحيدة كوا تلبو كسي كافر أصلا ريقا نادرة شفاعته تكابكري والله أعلم أو جا خواي قول سبحانه وتعالى ديتن باز لا أبو الأنبياء دكا إبراهيم عليه الصلاة والسلام وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن بل أخوي قول سبحانه وتعالى باز لو ذكاتن كإبراهيم ابتلا كرا تعقي كرايوة للان تشيو تعقي كرا وللان پروردگاريوة كواتا إبراهيم مفعول تقديم كرايا بلام رب سبحانه وتعالى فاعل تأخير كرايا وإذ ابتلى إبراهيم ربه كواتا پروردگاري كاتك كوا إبراهيم تاقي كردو بتشي تاقي كردو بكلمات فأتمهن بسن كلماتك خواي قول سبحانه وتعالى إبراهيم تاقي كردو ديارك ظلين إبراهيم عليه الصلاة والسلام وأبو الأنبياء لبرأوي لنوي أودا خواي قول تسندين پیغمبراني نار طبعا لنوي إسماعيل إسحاق أو زل دواي أوانيش تسندين پیغمبران هاتن كوال ضمن أوان خاتم كان كلنوي إسماعيل عليهم الصلاة والسلام وهروا لنوي إسحاق تسندين پیغمبران هاتن وكو يعقوب ويوسف أو زل تسندين پیغمبري ديكش صلاة والسلام خواهي يقول لهم وان به أو كلماتاني كخواهي قورا إبراهيم بيتاخي كردوا وكو زانان دفرمون كلماتي كوني وكلماتي شرعي بو كلماتي كوني وكهروا كلماتي شرعي كواتا خواهي قورا سبحانه وتعالى إبراهيم تاخي كردوا بهردو الشيوة بكلماتي كوني لو أنا كقدري وابو كساني كافر دجمناتي بكن خواهي قورا سبحانه وتعالى ديار إذني لسربوا ناك بيرازي بوا ناك فرمان بيك بلام إذني لسربوا كوا أو كسا بيباورانا بو شيوي دجمناتي إبراهيم كان حتى أو آقرا قوريان لو دا جيرسان وأبيان فريداناوي بلام إبراهيم لو تاقي كرنوش كوا بقدري خواهي قورا بو إبراهيم صابر بو بتواوتي صبري لسرقرتو آرام قربو أو زا خواهي قوراش بهاناي هات قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم كواتا يقل تاقي كرنا وكان بو كوا بكلمات كوني خواهي قورا بو وهروا بكلمات الشرعيش خواهي قورا سبحانه وتعالى تاقي كرنا لوانا أو بو كوا خواهي قورا فرماني بيكر كوا إسماعيلي كري سرببري بالفعل كاتي كوا بإبراهيم بإسماعيل رادقيني الصلاة والسلام خواهي يقول لهم وان بي وإسماعيلش استعداد نشان داداتن ستجدني إن شاء الله من الصابرين إتر هردو شان عيني لو تاخي كرنو تسليمي خواهي يقول بنزاحة وليدرسون إتر لهمو أو تاخي كرنوانا كخواهي يقول إبراهيمي بيتاخي كردوا أو أبوك وخواهي يقول فأتمهن بتواوتي جيب زي كرت وكو خواهي سبحانه وتعالى لسورة النجم وإبراهيم الذي وفى
وفا کەواتە تەواو هەموو ئەو کار و کردوانە هەموو ئەو ئەوامر و ئەو فەرمانانەی کە لەلایەن خوای گەورە فەرمانی پێکرا بوو تەوفیەی کرد واتە بە تەواوەتی هینایە جێ لێرە دەفەرمێ بە تەواوەتی فەئەتەمەهن بە تەواوەتی ئیتمامی کرد بەو شێوەی کەوا پێویست بوو ئەنجامی بدا هەر هەمووی ئەنجامدا سبحان الله. ئیتر دیارە تاقیکردنەوەی زۆری بەسەر هاتیە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوجار لە نەتیجەی ئەوەی کەوا لەو هەموو تاقیکردنەوەی دەرچوو خوای گەورە پێ دەفەرمێ قال إني جاعلك للناس إماما خوای گەورە پێی دەفەرمی سبحانه وتعالى بۆی کەوا ئەتووی دەکەمە ئیمام واتە يقتدى بك في الخير. طبعا ئیمام وەکو مصطلح واتە کەسێک اقتدای پێ بکرێ ئەوجار لە خەیریان لە شەڕ بە بەڵگەی ئەوەی کەوا خوای گەورە کە باس لە فیرعون دەکا لەگەڵ قەومەکەی و لەگەڵ دار و دەستەکەی خوای گەورە وجعلناهم أئمة يدعون إلى النار کەواتە ئەوان ئائیمە بوون جەمعی ئیمام بەخۆی و بە وەزیرەکانی و بە دار و دەستەکەی ببوونە ئیمام بەڵام لە بۆ شەڕ بەڵام ئەوەی لێرەدا باز دەکرێت بە تەئکید ئیبراهیم ئیمامە لە بۆ خەیر. إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا ولم يكن من المشركين وكل سورة النحل دفنوي كواتا إبراهيم إمامة قانتة طائعة ملكة لبو خواه سبحانه وتعالى كواتا إمام من يقتدى به كواتا خواي قول سبحانه وتعالى إمامتي بخشبة بكسك كوا إبراهيم عليه الصلاة والسلام كفعلا همو أو بيغمبراني كالدواي بهاتا اقتداء بإبراهيم ده كان لضمن أوانش محمد المصطفى صلى الله عليه وسلم كوال القرآن في روس فرماني فكرة وأن اتبع ملة إبراهيم حنيفا اتباع دين إبراهيم كوا حنيف بو كواتا يكل بيغمبران أولو العزم أبو الأنبياء وهلها أشرف الأنبياء ما عدا محمد صلى الله عليه وسلم كوا سيد ولد آدم سيد ولد آدم ولا فخر وكب خويد فرميتا كواتا إبراهيم عليه الصلاة والسلام هو إمام يقتدى به إلى يوم القيامة هر كسيك كوا بيوي خوا پرست باقتداء بإبراهيم بكا لخوا پرستكي لعقيدة توحيد كوا پیغمبري صلى الله عليه وسلم بو عقيدة توحيدي هاتيا وهمو پیغمبران تريش كوا اقتداء بإبراهيم دكن لا حنيفيته لسر عقيدة التوحيد قال إني جاعلك للناس إماما كواتا ليردا وكوزانان دفرمون هر كسيك لتاقيكرنەوەکانی خوای گەورە دەربچی بە نەجاحەتەوە دەربچی ئەوە خوای گەورە دەیکاتە ئیمام يقتدى به ئەوجا نەکمە بەسمانەوەی هەمووی بێتە مرتبە ئیبراهیم نا عليه الصلاة والسلام مرتبة إبراهيم أبو الأنبياء كليم الرحمن بابرين خليل الرحمن أو كس ناقات أو بلوبايا بلام بشيق لإمامتي بيدا بخشري بشيق لإمامتي بيدا خواهي سبحانه وتعالى كاتك باز لبني إسرائيل إجدكات لسورة السجدة وجعلناهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون كواتا شرطي إمامت أويا كسك وخواي جورا بيكات إمام أويا الصبر بقري لسر فرمانا كان خواي جورا يقيني شي هبيبا بلقاء پروردگار يقيني هبي بوحدانية خواي جورا يقيني هبي بهمو أشتاني كوالنا خواي جورا هاتيا يتر بالصبر واليقين تنال الإمامة في الدين بصبر وبيقين إمامت بدز دي لدين إمامت بدز دي لدين خواي جورا أو كسيدكات إمام ديارا بصبر قلتن لسر فرمانا كان خواي جورا وكوزاناج دا فرمون احفظ فكل حافظ إمام لبربك بتايبة قرآن بيروز أو زهمو أوانيك وبيويستا لمتوني الشرعي لأحاديث طبعا أو لمتون لبروي هر حافظك إمامك بالتأكيد وكو معلومة كما بيان صلى الله عليه وسلم بتايبة لإمامتي نويش شيء إمامتي ذكاتا يؤم الناس أقرأهم لكتاب الله أي أحفظهم لكتاب الله كما تبراستي لدواي تاقي كرنا وكان كسيك صبرها بالسر كلمات الشرعي وكلمات كوني پروردگار سبحانه وتعالى وخواي قولا لا پاداشتي او ديكات إمام قال إني جاعلك للناس إماما ليرد إبراهيم عليه الصلاة والسلام دفرمي قال ومن ذريتي يا ربي أدي لذريتكم ليرد ومن ذريتي هندق لزانا دفرمون
منی تەبعیضیە هەندێک دەڵێن منی بەیانیە لە بۆ جنسە. ئیتر ئیبراهیم کاتێکەوە ئەو پلەپایی پێبەخشرا داوا دەکە بە ذوریەتەکەشی ببەخشرێ بەنەوەکانیشی ببەخشرێ. ئیتر ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام وەکو لێرە و لەو چەند ئاەتێکەوە دێتن باسی دەکە زۆر حەریص بووە لەسەر ئەوەی کەوە ئەو هیدایەت و ئەو مەرتەبەی کە لەلایەن خوای گەورە بەدەستینە لە بۆ نەوەکانیشی بکاتە پێویستە. ئەسڵ وایە ئینسان بەو شێوەی خەمی قیامەتی نەوەکانی خۆی بی وەکو گوتمان لە ئاەتەکانی دواتری زیاتر ئەو شتە ڕۆن دەبیتەوە. حتا وەکو لە سوورەتی ئیبراهیم دوعا دەکاتن عینی دوعای ئیبراهیمە خوای گەورەمان نەقل دەکە عەلەیهی سڵات وسەلام کە دەفەرمی رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي یا ربی خوایە وام بکەی بە فعلی ئەو نوێژانە ئەنجام بدەم مقیم بم لە بە نوێژەکانم بۆ شوێی کە دەتەوێت و هەروە لە زوڕیەتەکەشم ئەوانیش یا رب العالمین چێ بە خەیاڵی دادە ئێستا با بڵێن دوعای نوێژکردن لە بۆ منداڵەکانی بکە دائما ئەوەی بە خەیاڵمان دادێ دوعای مستەقبەل و شەهادەی چاک و ماڵ و ئیتر ئەو بابەتانە بەس چێ بە خەیاڵی دادێ دوعای نوێژکردن لە بۆ منداڵەکان بکەکەوە بەڕاستی زۆر زۆریش مهمە. ئیتر داوا دەکات لە بۆ نەوەکانیشی قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين. بەڵێ خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێی دەفەرمیتن لە ناو نەوەکانت هەر هەموویان ئەو وعدەی نادەم کە بیان کەمە ئیمام بەڵام ئەوەی کەوا زاڵمە لە ناو نەوەکانت لا ينال عهد الظالمين ئەوەی کە زاڵمە ئەو عهدەی خوای گەورەکەوە ئیمامەتە نایداتە ئەوان دیارە زوڵم لێرە وەکو زانان دەفن بە تەئکید لە سەروی هەموو زوڵمەکان شیرکە ئەوەی کەوا شیرکی لێ بێتە جێ بە تەئکید نابێتە ئیمام لە دین. یعنی لەو فەرزنا خەڵکیش بیکەن ئیمام لای خوای گەورە بە ئیمام ناچی لای خوای گەورە بە ئیمام ناچی دەبیتە ئیمامەکی زوور بەرەو خەڵکی بەرەو گومڕایی دەبا والعیاذ بالله کەواتە خوای گەورە وعد بە ئیبراهیم ناداکەوە نەوەکانی هەر هەمووی ببنە ئیمام لەبەر ئەوەی وەکو لە سوورەتی الصافات دەفەرمێ من ذريتهما کە باس لە ئیبراهیم و لە ئیسحاق دەکا محسن وظالم لنفسه مبین چاکەکاریان تێدا و زاڵمیشیان تێدا لەونەوەیە. ئیتر خوای گەورە وعدە نادا هەموو نەوەکەی ببیتە ئیمام بەڵکو ئەوەی کە زاڵمە خوای گەورە دەفەرمی ئیمامەتی پێ نابەخشم کەواتە لە مەفهومی مخالف ئەوەیەکەوە تەنها محسین و چاکەکارەکان و ئەوانە شروعی ئیمامەتیان لێ بێتە جێ و سەبر بگرن لەسەر کەلیماتی کەونی و شەرعی خوای گەورە ئەوان لەنەوەکانی تو عین دەبنە ئیمام بەو شێوەیە. ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دیسان بەردەوام باز لە ئیبراهیم و هەر کاتێک کە باز لە ئیبراهیمش بکرێ باز لە بەیت الله الحرام لە کەعبەی پیرۆز دەکاتن لە ئاەتی دواترێ بەڵام لەبەر تەوا بوون کات لێرە دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە باسی دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون